بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن سار على دربه ونهجه إلى يوم الدين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەم جارەش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، یەک لەو شوێنانەی تر کە مەلائیکەتی خوا لەگەڵمان دائەنیشن و دڵیان بە ئێمە خۆشە و دوعای خێریش بۆ ئێمە ئەکەن و ئەبێتە مایی کە زیادبوونی ڕەحمەت و بەرەکەتی خوا لەگەڵ ئێمەدا مەجلیسی ذیکرە. هەر مەجلیسێک دانیشت باسی خوای تێدا کرا، باسی پێغەمبەری تێدا کرا عەلەیهی سەڵات وسەلام، باسی ئیسلامی تێدا کرا، باسی خزمەتی ئیسلامی تێدا کرا، باسی ئەوەی کرا کە چۆن ئێمە بتوانین خزمەتی ئەم خەڵکەکەین بە ئیسلام، چۆن بتوانین ئەم خەڵکە شادومان کەین بە ئیسلام، چۆن ئەم خەڵکە فێری ئیسلام بکەین، شارەزایان بکەین لە خوای خۆیان، لە پێغەمبەری خۆیان صلى الله عليه وسلم، لە شەریعەتی خۆیان، لە قورئانی خۆیان، لە فەرموودەی نازداری خۆیان صلى الله عليه وسلم. ئەو مەجلیسانە مەجلیسی ذکرن، مەجلیسێک باسی حەڵاڵ و حەرامی تێدا بکرێ، باسی ئەوەی تێدا بکرێ کە ئەم شتە حەرامە و خوا حەرامی کردووە بەم ئایەت و بەم حەدیثە، ئەم شتە حەڵاڵە و خوا و پێغەمبەر حەڵاڵی کردووە بەم ئایەت و بەم حەدیثە. مەجلیسێک کە باسی پاکی و بێگردی تێدا بکرێ، باسی ئەوەی تێدا بکرێت چۆن منداڵەکانی خۆمان پەروەردە بکەین لەسەر ئیسلام، پەروەردە بکەین لەسەر شەریعەتی ئیسلام، چۆن نەوەیەکی جوان و دروست پەروەردە بکەین، جۆشیان بکەین بە دینی خوای گەورە و خزمەتی دینی خوا بکەن. ئەم باس و خواسانە و چەند باس و خواسێکی تریش ئەوانە هەموو مەجلیسی ذکرن، مەجلیسێک کە یادی خوای تێدا بکرێ، ناوە جوانەکانی خوای گەورە تێدا باس بکرێ، مەجلیسێک تەهلیلە و تەسبیح و تەمجیدی خوای گەورە و تەعزیمی خوای گەورەی تێدا بکرێ، ئەوانە هەموو مەجلیسی ذکرن. ئەم مەجلیسانە مەلائیکەتی خوا تێدا بەشداری ئەکەن. بزانین پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چۆن بۆمان باز دەکا. پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام: إن لله تعالى ملائكة يطوفون بالطرق. ئەفەرمی کۆمەڵێک لە مەلائیکەتی خوا هەن، ئەو مەلائیکەتانە ئەگەڕێن لە کۆڵانەکان، لە ڕێگا و بانەکاندا ئەگەڕێن. بۆچی ئەگەڕێن؟ لە دوای چێ ئەگەڕێن؟ بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمیسی، ئەفەرمی: یەلتەمیسون ئەهلە الذیکری. ئەگەڕێن لە دوای ئەهلی ذیکر، ئەگەڕێن لە دوای ئەو کەسانەی کە باسی ئەو مەجلیسانەم کردو، ئەو بابەتانەم کرد کە پێشتر گوتم، لە دوو ئەوانە ئەگەڕێن، لە دوو ئەم برا بەڕێزانە، لە دوو ئەم خوشکە عەزیزانە ئەگەڕێن کە ئەوانەی خەریکی ذکرن، خەریکی وردن، خەریکی قسەی خاوێن و پاک و پوختن، خەریکی ئەوەن کە قسەی جوان لە دەویان دێتە دەرێ. باشان کە دیتیانەوە چ دەڵێن؟ فإذا وجدوا قوما يذكرون ربهم يذكرون الله تنادوا هلموا. کاتی کە قومێک ئەبینەوە، کۆمەرە خەڵکێک و کۆمەرە برایەک، کۆمەرە خوشکێک، کۆمەرە کەسێک ئەبینەوە، ئەوە باسی ذکر ئەکەن، باسی یادی خوا ئەکەن، باسی قورئان ئەکەن، باسی فەرموودەی پێغەمبەری خوا ئەکەن عەلەیهی سەڵات وسەلام، باسی حەڵاڵ و حەرام ئەکەن، باسی خزمەتی ئیسلام ئەکەن، باسی پەروەردەی منداڵ ئەکەن بە ئیسلام، باسی پەروەردەی کۆمەلگە ئەکەن بە قورئان. ئەوانە مەجلیسی ذکرە. هەلوموا، وەرن خڕ ببنەوە، وەرن دانیشن، ئەوە گەیشتینە مڕاز و مرادی خۆمان، وەرە ئەوە گەیشتینە ئەو کەسانێک کە لە دویان ئەگەڕێن، یەکسەر دێن هەلوموا إلى حاجتكم. ئەوە بوو کە ئێمە لە دوێ ئەگەڕان، ئەو حاجەت و پێویستە بوو کە ئێمە لە دوێ حەوداڵ بوون، وەرن ئەوە گەیشتینێ. فيحفهم، دەورەیان ئەدەن، دەورەیان ئەدەن بەچی؟ بئەجنحتهم، بە باڵەکانیان دەورەیان ئەدەن، إلى السماء الدنيا، حتى ئاسمانی دنیا ئەوانە ئەوها بە باڵەکانیان دەورەی، یعنی ئەوەندە زۆرن مەلائیکەتەکان، باڵ لەسەر باڵ، باڵ لەسەر باڵ لە دەورەی ئەو مەجلیسە حتاکو ئاسمان. سبحان الله. ئەم حەدیثە بوخاری و مسلم ڕیواتیان کردیە، متفق عەلەیهیە. بزانە سبحان الله. دەیکەواتە ئازیزانم، والله ئێمە زۆر مەحرومین لەو بەرەکەت و لەو عەتا و لەو بەخشیشەی خوای گەورە داینایە، لەو موژدە خۆشانەی کە دایانە. بەداخەوە مەجلیسی ئێمە مەجلیسەکانمان چنە؟
یا مۆبایلەکەمان لە دەستە و خەریکی فەیسبووک و خەریکی ئینستاگرام و خەریکی پۆبجی و ڕەبی کۆری کاتەوە و پۆبجیەش خەریکی بێسەروبەری و ئەنوا ئەشکاشتین یان ئەوەتە مەجلیسەکانمان دانیشتین بەس قەناتە ئەخبارەکان دەکەینەوە بزانین ئەرێ سوودان عومەر بەشیریان ئیعدام نەکرد ئەرێ بزانین چی وەزعی فلان جێی چی لات ئەرێ حکومەت تەشکیل نەبوو ئەرێ وەزارەتی فلان تەشکیل نەبوو ئەرێ پارەی زوتیاران نەهات ئەو بەس خەریکی ئەخبار و مەخبارینە یان ئەوەتە مەجلیسەکانمان دانی بەس زوم بە مەسئولان دەدەین بەس زەمی حکومەتی دەکەین بەس حکومەتی سووک و چروک دەکەین یان ئەوەتە لە مەجلیسێکدا دەنیشین بەس باسی پارەی ئەەکەن بەس باسی پارەی ئەەکەن عارد گران بوو خانی گران بوو فلان منتیقە نییە یەک دەفتەری هاتە سەرێ مامۆستا فلان جێ فلان جێ ئەو جارە بڕۆ مەجلیسە چیکە بەس باسی خانی و بانی و خانێکی ئەوهام کرد لەسەر 300 مەتری فلان شار بەخوا شارێکی خۆشە بەس بڕۆ بزانە چەند خۆشە مەمەسا بڕۆ 400 مەتر عادی بکرە خەنی دەبی دەرێ بەهارە ئەوەندە خۆشە هەم دەرێ باشە ئەوەندە خۆشە مستەمر بەهارە ئەو جارە دەچێت مەجلیسە چیکە سبحان الله مەجلیسەکە بەس غەیبەت فلان ئەمری نەمینێ ئەرێ وەڵڵا کەس نازانی پارەی لە چێ پەیدا کردێ فلان کورە هیچ نییە ئەوەیە تو سەلامی لێ بکەی ئەیتر بەس زەم و زەمکاری سبحان الله ئەدی بچینە مەجلیسە چیکە بەس باسی خارج بەس باسی ئەوروپا جوانی ئەوروپا ڕێکی ئەوروپا خۆشی ئەوروپا نظامی ئەوروپا بەس ئەوەی دەکە ئەو جارە سبحان الله کوا ئەو مەجلیسانەی مەلائیکەتی خوا دەورەی لێ ئەدەن کوا ئەو مەجلیسانی کە مەلائیکەتی خوا برن هەلوموا إلى حاجەتیکم کوڕە وەرن وەڵڵا ئەو شوێنێک کە لە دوو دەگەڕێن دۆزیمانەوە بڕوا بکە ئەو مەجلیسانی ئێمە هیچی مەلائیکەتی خوای تێدا بەشداری ناکەن هیچی مەلائیکەتی خوای گەورە تێدا دانانیشتن بەداخەوە ئێمە مەجلیسێکمان نییە ئەو مەجلیسە مەلائیکەتی خوا باڵ لەسەر باڵ دانیشن لەسەرمان و دەورەمان لێ بدەن هەتا ئاسمان یەکەم سبحان الله لەبەرەوە مەجلیسەکانمان هەمووی دڵتوندیە هەمووی غەمە هەمووی پەژارەیە هەمووی غەیبەتە هەمووی درۆیە هەمووی بوختانە هەمووی گوناحە مەجلیسێکمان نییە بە مەجلیسان بچێ کە مەلائیکەتی خوا ئیفتیخاری پێ بکەن و یەکتری بانکەن و یعنی ئەوەندە بە شەوق و دیدارەوە بێن کە ئەو مەجلیسی زکریان دۆزیتەوە کە ئەو مەجلیسانەی باسی خوا و پێغەمبەری تێدا بکرێ کوا ئەو مەجلیسانی باسی ئیسلام و قورئانی تێدا بکرێ کوا ئەو مەجلیسانەی باسی هەموو غەممی خەڵکی تێدا بکرێ کوا ئەو مەجلیسانی عیلاجی دەردی یەتیمان و فەقیرانی تێدا بکرێ کوا ئەو مەجلیسانی باسی فەقیر و هەژارانی تێدا بکرێ کوا ئەو مەجلیسانەی کەدا بنیشین بە هەمومان چۆن ئەم فەقیرە عیلاج کەین چۆن ئەم فەقیرە دەردەدارە تیمارکەین چۆن بتوانین کوا مەجلیسەکانمان ئێمە فکرکەینەوە چۆن بتوانین ئەم عائیلانە لەو نیکبەتی و ناخۆشیە نەجات بدەین کوا ئەو مەجلیسانەی کە ئەو گەنج و شەبابانە دەستیان بگرین و بەرەو مزگەوتیان ببەن کوا ئەو مەجلیسانەی کە ئەو خوشکانە خڕ ببنەوە بۆ ئەوی چار قسەی خێر و دوو قسەی خۆش بکەن کوا ئەو مەجلیسانەی ئەو خوشکانی خڕ ببنەوە باسی حشمەت و حەیا و ئەدەب و ئەخلاق بکەن کوا ئەو مەجلیسانەی ئەو خوشکانە خڕ ببنەوە باسی قورئان و فەرموودەی خوا و پێغەمبەری خوا بکەن کوا مەجلیسەکانمان بەڕاستی ئێستا مەجلیسمان نییە مەجلیسەکانمان پۆبجی و مەجلیسەکانمان فەیسبووک و مەجلیسەکانمان تەلەڤیزۆن و ئەخبار و مەجلیسەکانمان قسەی بێسەر و بەنیە دنیا هەر هەمووی گرتووە بۆیە کاتێک کەسمان هەست بە دڵخۆشی ناکەین کەسمان هەستمان بە ئینشراحی سەدر ناکەین کەسمان هەست بە ئارامی و ڕۆح و گیانمان ناکەین لەبەرەوەی ئەو مەجلیسانە بە شەیاطینی لێیە ئەو مەجلیسانە بە جنی کافرەکانی لێیە ئەو مەجلیسانە هەزارەها شەیاطین دەورەی داوین بۆیە کە هەردەچین بە بوغز و عەداوەتەوە کە هەردەچین بە ڕق و چینەوە هەردەچین حتا میێوانداریەکانیشمان هیچ نییە حتا میێوانداریەکانیشمان لە پێناوی خوا نییە حتا میێوانداریەکانیشمان لە بۆ ڕەزامەندی خوای گەورە نییە میێوانداری ئەگەر بۆ خوا بێ بچی سەردانی کەسێک بکەی لە پێناوی خوا خوا مەلایکەتێکی لەسەر ڕێیدا نایە پێ دەڵێ چێوە ئەچی ئەڵێ دەچمە فلان شوێنی سەردانی برایەکم ئەەکەم هیچ ئیشت پێیتی نابەخوای هیچ مەسلحەتێکتان لە بەینە نابەخوای خزمتە ناوەڵڵا ئەی بۆچی ئەچی لە ڕاهی خوای خۆشم ئەوێ ئەچم سەردی لێ ئەدەم مەلایکەتەکەش پێی ئەڵێ موژدەت دێبێ من مەلایکەتی خوام نردومی خوارێ بۆ ئەی پێت بڵێم خوا ئەتوی خۆش دەوێ خوا ئەتوی خۆش دەوێ و لە هەموو گوناحیشت خۆش بوو
یەک سەردانی لە ڕاهی خوا، یەک سەردانی خزمت، یەک سەردانی برادەرێکت، یەک سەردانی عەزیز و خۆشەویستێکت ئەگەر لە ڕاهی خوا بچی بەس لە بە هیچ مەسلحەتێک نەبی بۆی سەردانی بکەیت لە هەواڵی بپرسی بزانت تۆ چ ئیفتیخارێک وەردەگری، چ فەخرێک وەرئەگری، چ مەنسەبێک وەرئەگری کە خوای ڕەب العالەمین سەلامت لۆ بنێری و وەلێشت خۆش ببی. کوا ئەو سەردانانەمان، کوا حتا تەعزیەکانیشمان لە بۆ خوای نییە، تەعزیەکانیشمان هەموو ئیفتیخارە، هەموو تەعزیەکانیشمان خۆ هەڵکێشانە. بابوو دایکی قوربەسەر هەتا مرد کوڕ نەدەهات سەلامێکی لێ بکە، خوشک نەدەهات سەردانێکی بێ بکە، هەموو ئاخ و ئۆفیان بوو لە بندستی، هەموو تەمەنایان دەکرد بمری، ئۆی خوایە کەنجین بابمان ڕوحی دەردەستی لە کۆرمان ببتەوە، کەنجین ئەو داکەمان دەمری لە کۆرمان ببتەوە، ئیسراحات بکەیت. ئەو برا فڕی دەداتە سەر ئەو برای، ئەو برا فڕی دەداتە سەر ئەو برای، ئەو برای گدەی لەگە ئەو برایەتی، ئەو برای لەگە ئەو برایەت تووڕێ لەسەر بابوو داچیان نازانت چیان لێ بکەن، لێیان بوویتە قەزا و بەرا. بەڵام سوبحان الله کاتێک کە دەمری ئەو ئیفتیخاری بە تەعزیەکەی دەکاتەوە، یەک تەعزیەی لۆ دادەنێت سەر و بنی دیار نییە، هەتا داچی مابوو 10,000 دیناری نەدەدایە کە لە خۆی شتێکی پێ بخوا و حەزی دەکرد، بەڵام لە تەعزیەکەی ئامادەیە 20 وەرەقەی لێ سەرف بکە، هەموو لە دەرێ ڕادەوەستن، عاڵەم دێ بە خێراتینی دەکا. کەنجین ئەوە تەعزیە، کوا تەعزیەکانمان لە بۆ خوایە، کا چوونە تەعزیەکانمان. من دەچمە تەعزیەکی لەبەرەوەی شەرمم بەخۆی ئەو هاتە تەعزیەی بابم، ئەگەر نەچم شەرمەزاری دەبم. هەر ئەوەندێ هەموو سەردانەکانمان، هەموو عیلاقاتی کۆمەڵایەتیمان هیچی لە بۆ خوای نمایە، بۆی خۆشی و مەحەبەتی صادقانەش نمایە لە بینمان. ئەو وەختی مەحەبەتی خۆشەویستی صادقانە ئەبێ لە بینمان، ئەو وەختی کە ئێمە هەموو شۆمان لە پێناوی خوا بێ، کە هەموو شۆمان سەردانمان مەجالیسمان لە بۆ خوا بێ. تأکید بە ئەو وەختیش مەلائیکەتی خوا بەشداری ئێمە ئەکەن، مەلائیکەتی ئاسمان بە هەزاران هەزار مەلائیکەت دێ دەورەمان ئەدەن و باڵ لەسەر باڵ لەسەر یەک ئەنیشن حتا ئاسمان، بۆ ئەوەی هەموو ئەهلی ئاسمان بزانێ ئەم مەجلیسە مەجلیسی خوایە، ئەم مەجلیسە مەجلیسی ذکرە، ئەم مەجلیسە مەجلیسی خوا و پێغەمبەری خوایە. تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم.